کۆمپانیا نەوتیەکانی ناوهەرێمی کوردستان داوا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەن هاوکار بێت لە چارەسەرکردنی گرژیەکانی نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لە بارەی ئایندەی پرۆسەی نەوتی هەرێم. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە راپۆرتێکدا ئاماژەی بە نووسراوی کۆمپانیاکان کردووە بۆ دەسەڵاتدارانی ئەمریکا کە دەستێوەردان بکەن بۆ دڵنیابوون لە بەردەوامی فرۆشتنی نەوتی هەرێم لە ڕێی تورکیاوە بۆ ئەوەی تورکیا ناچار نەبێت نەوتی زیاتر لە ئێران و رووسیاوە هاوردە بکات. کۆمپانیاکان دەشڵێن ڕەنگە هەرێمی کوردستان تووشی مەترسی داڕمانی ئابووری ببێتەوە ئەگەر داهاتی فرۆشتنی نەوت لەدەست بدات. لە شوباتی ئەم ساڵدا پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرسی نەوت ئاڵۆزیان بە خۆیانەوە بینی. دوای ئەوەی دادگای فیدراڵی عێراق یاسای نەوت و غازی هەرێمی بە نادەستوری لە قەڵەمدا و حکوومەتی فیدراڵ هەوڵەکانی بۆ کۆنتڕۆڵکردنی دۆستی نەوتی هەرێم دەست پێ کرد. کۆمپانیای HKN ئینەرجی کە بنکەکەی لە شاری داڵاسی ئەمریکایە لە سەرەتای ئەم ساڵ و بەر لە بڕیاری دادگای فیدراڵی نامەیەکی ئاراستەی هەریەکە لە باڵیۆزەکانی ئەمریکا لە بەغدا و ئەنقەرە کردووە و داوای نێوەندگیری کردووە لە دۆسیەیەکی جیاوازدا کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 سەبارەت بە هێڵی بۆری عێراق تورکیا. وەزارەتی نەوتی بەغدا بانگەشی ئەوە دەکات کە تورکیا ڕێکەوتنەکەی لەو بارەیەوە پێشێل کردووە بە ڕێگەدان بە هەناردەکردنی نەوتی حکوومەتی هەرێم بە شێوەی نایاسایی لە ڕێگەی بۆریەوە بۆ بەندەری جەیهانی تورکیا. دانیشتنی کۆتایی لەسەر دۆسیەکە لە مانگی تەمووزی ڕابردوو لە پاریس بەڕێوە چوو. ژووری بازرگانی نێودەوڵەتیش لە چەند مانگی داهاتوودا بڕیاری کۆتایی لەو بارەیەوە دەدات. بەڵام هەنگاوەکانی داهاتووی تورکیا تا ئێستا ناڕوونە لە ئەگەری دەرکردنی بڕیاری دادگا لە بەرژەوەندی عێراق. لانیکەم کۆمپانیایەکی دیکەی نەوت لە ئاستا باڵاکاندا لەگەڵ 4 حکوومەتی پەیوەندیدار بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیوەندیان کردووە بۆ هاندانی هەریەکە لە هەولێر و بەغدا بۆ لە یەکتر نزیک بوونەوە. بەپێی سەرچاوە پەیوەندیدارەکان بەو بابەتەوە کۆمپانیاکان پشتگیری خۆیان بۆ ئەو نامانە دەربڕیوە کە ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا لە مانگی ئابدا بۆ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی وڵاتەکەیان ناردووە. کاتیایدا داوای ئەنجامدانی پەیوەندی لە ئاستی باڵادا کراوە لە نێوان هەولێر و بەغداد بۆ پاراستنی سەقامگیری ئابووری هەرێم و دڵنیابوون لەوەی کە عێراق دوورە لە دەستێوەردانی ئێران. نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕۆژی 16 ئابڕای گەیاند ناکۆکیەکانی نێوان بەغدا و هەولێر بابەتی نێوان خۆیانە، بەڵام ئەمریکا دەتوانێت هانی گفتوگۆ بدات. هاوکات وەزارەتی دەرەوەی ئەمریکا کۆمپانیای یاسایی ئەمریکی ڤینسۆن و ئێلکێنزی بانگێشت کردووە کە نوێنەرایەتی وەزارەتی نەوتی عێراق دەکات لە بەغدا بۆ ئەوەی واشنتۆن زانیاری لەبارەی ناکۆکیەکانەوە وەربگرێت و ئەگەر هەیە دوو کۆبوونەوەی دیکە لە بەغدا و واشنتۆن ئەنجام بدرێت. جەیمس لۆفتیس هاوبەشی کۆمپانیای ڤینسۆن و ئێلکێنز ڕایگەیاندووە بە دڵنیاییەوە بەغدا پێشوازی لە لێدوانەکانی ئەمریکا دەکات بۆ سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە چوارچێوە دەستوریەکانی عێراق بۆ پیشەسازی نەوت لە عێراق پەیڕەو بکات. ڕعد ئەلکەردی بەڕێوەبەری کارگێڕی وزە و کەشوهەوا و بەردەوامی لە گروپی ئۆراسیا ڕایگەیاندووە ئەمریکا لە ماوەی دەی ڕابردوودا لە عێراق دابڕاوە بۆیە هیچ فشارێکی واشنتۆن و حکوومەتەکانی دیکە کێشەکانی نێوان بەغدا و هەرێم چارەسەر ناکات.